ئەزان لەگەڵتان بەردەوام بین تەوەرێکی دیکەمان هەیە کوردستان هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە سەرچاوە ئاویەکان بەگشتی دەوڵەمەندە بە ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی و هەروەها ڕێژەی دابارینی باران ساڵانە کە ڕێژەیەکی باشی باران بە تایبەت بۆ ئەم ساڵەمەی بینین ماشەڵڵا بارانێکی زۆر باش باری بەڵام بۆ سوود لە ئاوی بارانە و وەرناگیرێت بە جۆرێکە کە ئەکەوینە هاوینەوە ئەکەوینە وەرزی گەرماوە تووشی وشکە ساڵی نەبینەوە باز لە گرنگی و سوودی بەنداوەکانەکەین تا چەند گرنگی هەیە هەم بەکارهێنانەوەی ئاوەکەی بۆ دانیشتوانەکە و هەم گلدانەوەی ئاوا لە ڕووی ئابوووریەوە تا چەند سوودی هەیە و هەروەها لە ڕووی گەشتیاریەوە تا چەند سوودی لێوەرەگیرێت گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەرمەندەتیف مامۆستای زانکۆ و پسپۆر لە بواری ئاسایشی ئاوژینگە مامۆستا سڵاوت لێ بێم کاتەوە زۆر سپاسانەکەم هیوای سەرکەوتن و سەرفرازی بەردەوامتان بۆ خوازم سپاس بۆ تۆ مامۆستا ئەوەی بینیمان بە تایبەت لە وەرزی بەهارە ماشەڵا ڕێژێکی زۆر باشی باران باریوە باشە و دوێنێ بە خۆشحاڵیەوە کە بۆ ئێمە هاوڵاتی جێ خۆشحاڵیە بەنداوی دەربەندیخان سەرڕێژی کرد بۆ ئێمە جێ دڵخۆشیە بۆ ئێوەش بە هەمان شێوەیە ئەکرێت بڵین ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە یان وەکو ئەوی ساڵی 2019 دووبارە بێتەوە کە بێڵماوسەکەی دووکان ساڵی 2019 سەرڕێژی کرد بەڵام بۆ هاوینەکەی تووشی وشکە ساڵی بووینەوە بڵێ بەتاکید بێگومان ئێمە وەکو پسپۆر لە بواری هایدرۆلۆجی و ئاسایشی ئاوژینگەیە خۆشحاڵەکەمانە بێ زۆر زیاتر بێت لە هاوڵاتیان لە هاوڵاتی ئاسایی لەبەرەوەی کە ئێمە باسی بەنداوی دەربەندیخانەکەین باسی بەنداوێکی کاریگەرەکەین لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی بەنداوی دەربەندیخان دووەم گەورەترین بەنداوە لە هەرێمی کوردستان و پێم خۆشە هەر بە کورتی باسی مێژووی بەنداوەکە بکەم کە لە ساڵی 1946 بیرۆکەی دروستکردنی ئەم بەنداوە دەستی پێکرد دەستکرا بە لێکۆڵینەوە لیژنەی زانست دەستیان کرد بە لێکۆڵینەوە کە باشترین شوێن دەستنیشانکەن بۆ دروستکردنی بەنداوەکە طبعاً لێکۆڵینەوەکان تا ساڵی 1953 خایەن دواتر لە ساڵی 1954 و 55 دەستکرا بە پرۆسەی دیزاین و دیزاینەکەی تەواو بوو و لە ساڵی 1956 تا 1961 پرۆسەی دروستکردن و کۆنستراکشنەکەی دەست پێکراوە تا لە ساڵ 1960 دەستکرا بە گلدانەوەی ئاوتیایدا طبعاً کۆمەڵی کۆمپانیای ئەمریکی و فەڕەنسی و ڕۆمانی بەشدار بوون لە هەم لە پرۆسی دیزاین و هەم لە پرۆسی دروستکردنی بەنداوەکەدا بەنداوە گرنگیەکی زۆر زۆری هەیە لەبەرەوەی کە توانای گلدانەوەی نزیکەی 3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە ئەم ژمارەیە وەکو وترێ بە زمانی خۆمان ڕقەمە لە بڕی ئاوە ئەتوانرێ سوودێکی زۆر گەوری لێ ببینرێ بەنداوی دەربەندیخان کۆمەڵێک ینی پێکهاتەکەی طبعاً بەندایەکی گڵبەردینە لە 3 کەناڵی سپیلوەی بۆ دروستکراوە کە حساباتێکی وردی ئەندازیاری بۆ دروستکراوە کە توانای دەردانی توانای دیسچارجی 1900 مەتر سێجا ئاوی هەیە لە چرکەیەکدا واتە لە کاتی دیزاینەکەیە لە پرۆسی دیزاینە حسابی ئەویان کردووە کە بەنداوەکەش پڕ بوو بە زۆرترین لافاویش ڕووی تێکردین هەر ئەو سپیڵوانی کە دروستکراوە توانای دەردانی ئاوەکەی بێت و مەترسی لەسەر ستراکچەر و لەشی بەنداوەکە دروست نەبێ بەنداوەکە چەندە تەمەنی زۆرە بەڵام تا ئێستا بە باشی ماوەتۆ لە چاو خۆیدا لە ئێستاە تقریباً 400 میلیۆن لەو 3 ملیاری کە باسمان کرد بە پێی لێدوانی بەڕێوەبەری بەندای دەربەندیخان 400 میلیۆنی لە بنی بەنداوەکە بریتە لە قوڕولیتەکە کۆبۆتۆتەیە بەڵام خۆشبەختانە وترێکە یعنی پێشبینی کراوە کە زیاتر بێ بەڵام دیارەکە ئیدارێکی باشیە بوونی شێوە تا ئێستا نەگەشتۆتە 10 جار کە سەرڕێژی کردو بەڵێ تقریباً 13 جار پڕ بووە 5 جار سەرڕێژی کردووە کۆتا جاریان ئەم جارە بوو ئەمەجی خۆشحاڵێکی زۆر زۆرە بەڕاستی بۆ 5 سەرڕێژی کردووە بەڵێ 5 سەرڕێژی کردو 13 جاریش پڕ بووە طبعاً بەنداوی دەربەندیخان لە ساڵی 2007 تووشی بوومەلەرزەیەک بوو بە گوڕی 7.3 ڕێکتەر کە زەرێکی زۆری بە ستراکچەری بەنداوەکە گەیان بەڵام خۆشبەختانە دواتر لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هێرێم و هەندێک ڕێکخراوە کۆمپانیای بیانیشۆ بودجەی بۆ دابین کرا تا ڕادێک لە هەندێک مەترسی ڕزگار کرا بەڵام بەردەوام پێویستی بە مەینتێنەنسی بەردەوامە طبعاً ئەم بەنداوە سوودەگەێنێ بە زەوی کشتتوکاڵەکانی ناوچەی شارە زۆر سوودەگەێنێ بە هەڵەبجە و دەوروبەری بۆ ئاوی خواردنەوە بۆ ئاوی بەکارهێنان ئەم بەنداوە سوود ئەگەێنێ بە نزیکەی 3 بۆ 4 میلیۆن هاوڵاتی لە عێراق هەتاکەتە ڕۆژهەڵاتی بەغداد بۆیە خزمەتێکی زۆر گەورەی کردووە پێویستە ئێمەش لە بەرامبەردا گرنگی و بایەخی پێ بدەین لە ئێستا مەترسی زۆر گەوری ژینگەی لەسەر بەڕاستی هەموو ئەو پاشەڕۆیانەی پاشەڕۆی
پیشەسازی و تەندروستی و ئاوەڕۆی ماڵان لە تانجەرەوە ئەڕژێتەوە دەریاچەی دەربەندی خان و بەمە ینی ئاوەکە بە ڕێژەیەکی زۆر خەیاڵی پیس بووە کە ئەمەش کارەساتی گەورەی ژینگەی هەمومان لە ماوەی پێشوا بینیمان کە فیم فاوندیشن دەستیان کرد بە هەڵمەتێک زیاتر لە 200 تەن خۆڵ و خاشاکیان لەو بەنداوە پاکردەوە کە ئەمە جێی دەستخۆشیە بۆ ئەوان کە هەستاوان بەم کارە بەڵام لە هەمان کاتە ینی جێی ئەوەیە کە خەمی لێ بخۆین کە ئێمە باەخمان بەم بەنداوە باەخمان بە سەرچاوەکانی خۆمان زیاتر بین بۆی کە سەرچاو ئاویەکان پیس نەبێت بەڵام بابگەڕێن سەر پرسیارەکە ئەکرێت جێی دڵخۆشی بێت و ئەکرێت نەگەڕێنەوە بۆ ئەوەی ساڵی 2019 کە دوکان سەرڕێژی کرد بەڵام تووشی وشکە ساڵێکی زۆر گەورە بەڵێ بێ گومان طبعاً جێی دڵخۆشیە لەوەی کە ئێمە لە ئیستا داهاتێکی زۆرمان هەیە داهاتێکی زۆری ئاو 3 میلیارد مەتر سێرجە لە ناو بەندای دەربەندی خانە هەیە توانین سوودی گەوری لێوە بگرین بەڵام وەکو جەنابەت فەرمووت من لە بابەتێکیشە خۆمان نووسیمەوە ئاماژەم پیاوەکە دڵخۆشیەکە هی ئەوە نییە کە پاڵی لێبینەوە و هەمان میکانیزمی کۆن بەکاربێنینەوە ئێمە بینیمانەکو جەنابەت باست کراماژەت پێدا لە ساڵی 2019 طبعاً بەنداوی دوکان زیاد لە دوو هێندەی بەندای دەربەندی خان کاپاسیتەکەیەتی یعنی نزیکەی 7 میلیارد مەتر سێرجە 6.7 میلیارد مەتر سێرجە ئاوەگرێ ئێمە 2019 پڕ بوو بەڵام دوای تووشی وشکە ساڵێکی هێندە زۆر بوو کە ئێستا بەم هەموو بارانەی کە باریوە هێشتا لە 153 بەنداوە کە پڕ بۆتەوە لەبەرەوە هی ئەوە نییە کە ئێمە بە هەمان میکانیزمی جاران ئیداری بکەین یەکێ لە کێشە گەورەکانی ئێمە ئەوەیە کە هاوڵاتی ئێمە تاکی ئێمە هەمووکو عێراق هەمووکو هەرێمی کوردستانی خۆمان زۆرترین ئاو بەکارێنین ئێمە بە پێی ستانداردی نێودەوڵەتی سێ هێندەی مرۆڤێکی ئاسایی ئاو بەکارێنین کە ئەژڵین سێ هێندە بە بێگومان دوو بەش لەو سێ بەشە بە فیرۆی ئێدنێک بەکارهێنان ینی بە زاراوەکی زانستی ئەتوانی پێ بڵین بە فیرۆدان بەهۆی نەبوونی هۆشیاری بەهۆی نەبوونی بەرنامە و پلانی تۆکمە لەلایەن لایانی پەیوەندیدارەوە بۆ با بڵێ سەپلای وتر بۆ کۆمەڵگە بۆ با بڵێ کە ئاوەدا بە کۆمەڵگە ئێمە هیچ سنوورێکیوان نیە لەبەرەوە خەڵکانێکی زۆر مەسەلە نەبینین خەڵک هەیە ڕۆژانە سێجا سارەکەیشوە ئەبینین خەڵک هەیە حەوشاشوە هەتاکو سەری گەڕەکەکە ئای بەرداوەتەوە بۆیە یعنی حتا گەردیقەت بین بەڕێوەبەری بەنداوەکان باز دەواکەن کە ناتوانن وزەی زۆری کارەبا بەرهەم بێنن دەبەر خواستی زۆری هاوڵاتی بۆ ئاوەڵە ئاوەکە بەشی هاوڵاتی ناکاتە ئێمە ینی بەشێکی باشی بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا تەرخان بکەین باشە بە خۆشحاڵیەوە لەوەی کە ئەمساڵ ڕێژەیەکی زۆر پاران باری بەڵام لەگەڵەوەشە ئەگەر ئێمەگەمان لە قسەی هاوڵاتیان و بێت و لە سۆشیال میدیایە ئەڵێن لەوەی کە بەداخەوە ئێمە لە زستانە ئەو ئەمان خنکێنێت بەڵام لە هاوینە لە بێ ئاویە ئەخنکەین کەواتە ئەتوانین بڵێن ئەو میکانیزمی وای کردووە لەوەی کە ئێمە نەتوانین سوود لەو بارانە وەربگرین کە لە وەرزی بارانەکە ئەبارێت ئەگەر ئەو میکانیزمە هەڵەیە کەواتە پێویستە چ جۆرە میکانیزمێک بەکار بهێنرێت بۆ ئەوەی کە وای لێبێت ئێمە کە چۆن لە ڕێژێکی زۆر باران ئەبارێت بتوانین لە وەرزەکانی ترا کە باران نابارێت سوودی لێوەربگرین و وەکو ئەو بۆ هاوڵاتیان بەکار بهێنرێتەوە بێگومان وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا ئێمە گەر لە ئیستادا بە هەمان میکانیزمی جاران ئەو بەکاربێنین و ئیداری و لانی پەیوەندیداریش هەمان میکانیزم بەکاربێنێت تووشی هەمان بارودۆخەبینەوە کە لە بەندای دوکان تووشی بووین لە ساڵانی پێشووتر ئێمە ئەوێەوە بزانین کە بەنداوی دەربەندی خان سەرچاوی سەرکی ڕووباری سیروانەکە لە ئێرانەوە سەرچاواگرێت وڵاتی ئێرانیش تووشی کێشەی ژینگەی زۆر گەورە بۆ تۆ کە بۆتە مای ئەوەی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی لە چەندین شار و شارۆچکە خۆپشاندان دژی حکومەتەکەندەوەی کە ئاوی پێویستیان نییە بۆ بەرهەمێنانی بەروبوومە کشتتوکاڵەکان بۆیە دەوڵەتی ئێران وەکو دەوڵەتێکی کاریگەری ناوچەکەش و زۆرترین زانەکانی خۆی کۆ کردوتەوە پلانی تۆکمیان داناوە ئێوێ زۆرترین ڕێژەی ئاو گلباتەوە لەبەرەوە ئەم گلدانەوەیش طبعا لەسەر ئێمە زۆربەی ئێمە تقریبا لە سایە شخصی سەرچاوەکانمان لە دەروی خۆمان سەرچاواگرێ ینی لە ئێران و تورکیا و زیاتر ئێران ئێمەکو هەرێمی کوردستان عێراقیش تورکیا بۆیە بێ ئاگاداریەوە بین کە کاتێکە ئێران سەرچاوەکانمان لێگرێتەوە تەنها سەرچاوەمان بریتێ بە لە بارانبارینیش هیچ گرنتێکی نیە لە ئێستا بۆی ئەو گۆڕانکاریە خێراییکە لە کەش و هەواوە ینی بەهۆی کلامت چینجەوە ئێمە زۆر جار ینی ناتوانین پێشبینی تەندروستیش بکەین چونکە گۆڕانکاریەکان هێندە خێرایە هێندە ئاڵۆزە هێندە کۆمپلەکسە کە پێشبینیکردنی ئاسان نییە وەکو جاران بۆیە پێویستی میکانیزمی نوێمان هەبێ هەم بڕی ئاو بەکارهێنان کەمتر بکەینەوە و هەم حکوومەتیش پلانی تۆکمەتری هەبێ ئەستیمێشنێکی گونجاوتر ینی با بڵێ ئەو بڕی کە ئێمە پێویستمانە لە بەکارهێنانی ئاو پێویستە دراسێکی تازەی
بۆ بکرێ و پێوەری بۆ دابنرێ بکە ئێمە بتوانین کە لانی کە مەگەل لە ئێستا ناتوانین بە خێراییش هۆشیاری بڵاو بکەینەوە ئەو پێوەرە ڕێگریمان لێ بکات لە بە فرۆدانی بڕێکی زۆر ئاو چکە گەروانەکەین بێگومان تووشی هەمان بارودۆخە بینەوە کۆکو بەڕێستان ئاماژەتان پێداکە لە بەندای دوکان زیاد لە دوو هێندەی 6.7 میلیارد مترسێجا ئاوی شکرێ بەڵام تووشی وشکە ساڵێکی زۆر گەورە بوو ئەمە بۆ هەرێمی کوردستان بەڵام یەک میکانیزمی نوێ لە جیهاندا چییە کە کاری لەسەرەکرێت بۆ گلدانەوەی ئاو و بەکارهێنانەوەی بە شێوەیەکی پێویست و هەروەها بەکارهێنانی لە ڕێی هاوڵاتیەوە بەڵێ بێگومان ئێمە تەکنیکی زۆر نوێ تازەمان هەیە بەداخۆ ئێمە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕا زیاتر پشت ئەبەستین بە دروستکردنی پۆند و بەنداوە طبعا ئەمە خۆی تا ڕادەیەک باشە بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشەکان ئەو ئێستا حکوومەت یاریەم دەستی کردو بە دروستکردنی چەندین پۆند لە چەندین ناوچەی جیاوازە ئەتوانین بڵین هەنگاوێکی باشە وەکو سەرەتا وەکو هەنگاوی سەرەتا بەشێکی زۆر لە ئاوی بارانە و لە بەفرۆدان ئەپارێزین و ئەتوانین سوودی لێوە بگرین بۆ پرۆسی کشت و کاڵ چکە ئێمە بێەوە بزانین کە هەر لە جیهانە بەگشتی لە سا هەفتەی هەموو ئاوی جیهان تەرخان کراوە بۆ کەرتی کشت و کاڵ لە عێراقا نزیکەی لە سا هەفتەوە بن بوو لە سا هەشتای هەموو ئەومان تەرخان کراوە بۆ بەرهەمێنانی بەروبوومە کشت و کاڵەکان کێشەی ئێمە لەوایە کە میکانیزمە کۆنەکانمان ئێمە ئەو بڕئاوەی کە بەکارێنین بۆ کشت و کاڵ بەشێکی زۆری بە فیرۆئین ئێمە ئێستا تەکنیکی تازە هەیە پێوترێ سمارت ئیریگەیشن سیستەم واتە تەکنیکی تازەی زیرەک بۆ کشت و کاڵ یعنی ئێمە ئەتوانین بۆ تەکنیکە ئەو ئاوەی کە بەس پێویست دەکات بۆ بەرهەمێنانی ئەو بەروبوومانە بەکاری بێنین بڕێکی زۆر ئاومان بە فیرۆ ئەچێ لەڕێ ئەم تەکنیکە تازەیە ئەو بڕەمان بۆ گەڕێت دەتوانین بەکاری بێنینەوە بۆ بوارەکانی تر بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا بۆ ئەو کاتە توانین با بڵێ ئەو وەزعی کەیسە هەمانە چارەسەری بکەین و کارەبای نیشتیمانی بکرێت بە 24 سەعات ینی هاوکاری بەرهەمێنانی وزەی کارەباش بکەین هەروەها کۆمەڵە تەکنیکی کە ئێمەیەکێ لە کێشە گەورەکانمان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی چکە ئێمەش هەر بەشێکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پشتنەبەستن بە میکانیزمی نوێ میکانیزمی نوێ زۆرمان هەیە بۆ نمونە من زۆر جار لە بەردنامەکانە باسێکم لەگەڵ بەڕێزیشانە پێشتر باسم کردم خۆم پسپۆرەکەم زیاتر لە بەکارهێنانی تەکنۆلۆژیای ژیری دەستکردە بۆ بەدەستهێنانی ئاسایشی ئاو ئەم تەکنیکە لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا لە وڵاتە ئەوروپیەکان لە وڵاتانی پێشکەوتو زۆرترین سوودی لێ ئەبینرێ ئێمە توانین لە ڕێم تەکنیکەوە پێشبینی زۆر و دقیق بکەین لەم بارودۆخە ئاڵۆزەی گۆڕانکاری کەش و هەواشە بەڵام لە وڵاتانی ئێمە ئەسڵەن هەر گرنگی پێنادرێ من لە چەندین شوێن کە ڕەنگە گرفتەکە لە ئێمە زۆر گەورەتر بێ بەڵێ بێگومان زۆر ینی ئێمە لە دیداری سلێمانی ئەم ساڵکە لە زانکۆ ئەمریکی بەسە لە شاری سلێمانی وەزیری سەرچاوەکانی عێراق کۆمەڵە خاڵی زۆر مەترسی باس کرد وتی پێشبینیەکەین تا ساڵی 2035 عێراق زیاتر لە 10 میلیارد مەترسێجا ئاو لە دەستبات لە هەمان کاتە ڕێژەی دانیشتوان لە 43 میلیۆنە پێشبینیەکرێت تا ساڵی 2035 یعنی تا نزیکەی 10 ساڵی تر ئەم 43 میلیۆنە بێ بە 55 میلیۆن ئێمە لە ئێستا 43 میلیۆنە بارودۆخمان بەم جۆرێکە 12 میلیۆن خەڵکی تریش جوینمانکەن ئەو کاتە دیماندی ئاوەکە داواکاری ئەو زۆر زیاترە بێ لە هەموو ڕوویەکەوە حکومەت تووشی کارەساتی گەورە بێ ئەو کاتە تقریبا پێشبینی هەیە کە World Resources Institute کە یەکێکە لە ئۆرگانایزیشنە جیهانەکان پێشبینی کردو لە ساڵی 2050 25 ساڵی داهاتوو عێراق ئەتوانێت بڕی ئاوی لە سایە 20 دانیشتوانی دابینکەواتە لە سایە 80مان تا ڕادێکی زۆر دەستمان ناگا بە ئاوی پێویست ئەمەش کارەساتی گەورەی لێ بێتەوە چکە وەکو باسمان کرد یعنی هەموو وڵاتانی سەرچاوە تورکیا و ئێران زۆرترین ئاوگل لەدەنەوە ئێمە بێ پێش بۆ نەبەستینەوە دواوەکو جاران و هەم بارانبارینیش بەهۆی گۆڕانکاری خێرای کەش و هەواوە وەکو جاران نەماوە حاڵەتێک ڕۆیەوەکو ئەمساڵکە بۆ جێی دڵخۆشی هەمومان ئەوە حاڵەتێکە ئەبێ زیاتر هەانمان باکە میکانیزمی نوێ بگرینە بەدنەک بە هەمان میکانیزمی جاران بەردەوام بینەوە دە ساڵە ئەگەر حاڵەتێکی واڕووبا پێویستە بەڵێ ئێستا بەنداوی دوکان بە نمونە 1970 ساڵی ڕێژ کرد 2009 دوای 30 ساڵی ڕێژ کردەوە ئەنی حتی 30 ساڵی بین بوو بەندای دەربەندیخان خۆشبەختانە 50 سەری ڕێژ کردو لە ساڵ لەماوەی 63 ساڵە 50 سەری ڕێژ کردووە یعنی ئەوەیە کە بجێ خۆشحاڵەیە کە هانمان بە زیاتر کە میکانیزمی نوێ و مۆدێرم بگرینە بەر وەک لەوەی کە بەردەوامی لەسەر هەمان پرۆسی پێشتر لە بەکارهێنانیشە هەمان میکانیزمی نوێ هەیە لە جیهانە کە بەکارهێنان بە میکانیزمێکی نوێ کاری لەسەر بکرێت وڵای ئێمە نەبێ بوونی نەبێ بەڵێ ئێستیمیشن مێتۆد یعنی وەکو باسم کرد ئێمە بۆچی ئەتوانین ئەو بە فیڕۆبین هەڵبەتی یاسایەک نەی کە ڕێگریمان لێ بکات ئێمە بێەوە بزانین کە ئەگەر زۆرترین هۆشیاریش هەبێت کە یاسا جێبەجێ نەکرا بەشێکی زۆر هەر سروشتی ئینسان وایە کە یاسا نەبوو لا ئەدات لەو یاسانە بۆیە ئێمە
یعنی هیچ جاسایەکمان بۆدا نەنراوە کە چەندێک بڕی ئاوی پێویست بەکاربێنین بۆیە بێگومان بە تەکید پێویستە ئێستیمێشنێکی تازە پێویستە حکوومەت حساباتێکی تازە بکە پلان مۆدڵی تازە دابنێ کە بڕی ئاوی پێویست بە پێی پێویست ئاومان باتێ بۆی ئەو کاتی ئێمە ئەگەر ئاوی زیاتر لەو بەشی پێویستی خۆمان بەکار هێنا پێویستە یعنی بۆ نمونە بڕێک پارە بچێتە سەر کارەباکەمانەوە لەو دوای ئەتەسم هاوڵاتیانیش دەمان عاجز بن چکەیسا وەکو باسمان کرد کێشەی ینی هەتا حکومت ناتوانێت بواری ئابووری چارەسەرکە موچەی مامۆستان و هاوڵاتیان ناتوانین ئەم بەڕاستی ئەم تەکنیکانی کە باسی یەکەم یعنی شیاو نییە لە ئیستا جێبەجێ بکرێ هەتاکو پرۆسی ئابووری و اقتصادمان بەتەواتی بژانەوە بەخۆی نەبینێ لەو کاتی ئەتوانین تەکنیکی تازە جێبەجێ بکەین و کاریگەری شێبێت و دڵنیاشم کە هاوڵاتیانیش زۆر بە باشی پێشوازی لێکن و پابندیژە بن پێوەی باشە بەڕست ئاماژت بۆ کە لە ئێستا تشکی قستۆتە سەر ژیرگی دەستکرد لە بواری ئاسایش و ئاویش ئاو ژینگەدا بەڵام ئەتوانین بڵێن لەوەی کێمە چەندی پسپۆڕیشمانەیە کە توێژینەوەی زۆر پاشیان ئەنجام داوە لە ناو هەرێمی کوردستاندا لەو بوارەیە بەڵام ئەتوانین بڵێن کە سوودی لێوەرنەگیراوە لەو توێژینەوانە ئەکرێت بڵێن بە هەماهەنگی لەگەڵ ئەو لایەنانەی کە پەیوەندی هەیە بە سەرچاوە ئاویەکانەوە سود لەو توێژینەوانەوە بگرێت بۆ ئەوەی ئەو میکانیزمە هەڵانەی کە لە پێشووترا بەکار هاتوون لەمە دوا بەکار نێتەوە بێگومان وەکو بەڕێزت فەرموود ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگدا کە خەمی ئێمە زۆر خەمێکی گەورەمانە ئێمە گاپێکی زۆر گەورە هەیە بۆشایەکی زۆر گەورە هەیە لە نێوان حکوومەت لە نێوان لایانی پەیوەندیدار کە زیاتر با بڵێ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاو ئاویەکان و هەروەها وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ پسپۆران و توێژەران کە توێژینەوە ئەنجامەن ئێمە چەندین پسپۆرمان هەیە خۆشبەختانە ئێستا کە هەم لە ناوی کوردستان هەم پسپۆرانی کوی لە دەروی کوردستان توێژینەوەی زانستی زۆر ئاسبەرز ئەنجامەدەن و داهێنانی گەوراکەن کێشەی گەورە ژەدۆزنەوە میکانیزمی تەندروست و مۆدێرن و گونجاویش بۆ کێشەکان دیاریەکەن بەڵام ئیشی پێ ناکرێت لە هەرێمی کوردستان ئاگاشیان لێ نییە ئەنی حکومت ئاگاداری ئەم بوارە نیە تا ئێستا ئۆرگەنایزیشنێکی دروست نەکردووە کە لینکێک دروستکار لە نێوان پسپۆران و توێژەران سوود لە خیبرە و ئەزمون و ئەکسپێرینسی توێژەران ببینێ بۆ دەستنیشانکردنی کێشەکان ئەمە کێشەکان تا ئێستا یعنی پسپۆران ئیشیان لەسەر کێشەکان نەکردووە بیان بە حکومت بڵێن ئەمە کێشەکانمانە چارەسەری بۆ بکەن بۆیە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ تووشی کێشەی زیاتر دەبین تا ئێستای چەنگاوێکی جدی نەگیراوەتە بەر هیوادارین لەمە دووە کە ئەو هەنگاوانە بگیرێتە بەر توێژینەوانەی خۆمانەوەی ئێمە میواندایی چەندی پسپۆرمان کردووە کە توێژینەوەیان هەبووە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی عێراقیش توێژینەوەکانیان بەکار هاتوون بەڵام لە ناوخۆی هەرێما سوودیان لێ وەرنەگیراوە لەوانەیە ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستانە سود لە توێژینەوەیەک وەربگرین کە لە دەرەوەی عێراق کراوە کە من لەواجب بۆ سوودی هەبێ بەڵام بۆ ناوخۆی هەرێمی کوردستان ئەوەندە سوودی نەبێ ئەو توێژینەوە بێگومان ئێمە کێشەکەمە لە گرنگی بەزانست نادرێ من خۆم هەر کاتی خۆی لە ساڵانی 2020 بۆ 2022 لەسەر پرۆژێکیشم کرد لە نێوان وڵاتی مالیزیا و ئەسترالیا فەندێکمان درایە دراسی ماسەرەکەشم هەر لەسەرەوە بوو لە نەتیجەیە چەندین توێژنی زانسیمە ئەنجام داوە لە گۆڤاری زانستی ئاسبەرز بڵاو کرایەوە هەردوو وڵاتی ئوسترالیا و مالیزیا خسیانە باری جێبەجێکردنەوە لەو بەنداوانی کە ئیشمان لەسەر کردووە ینی چەندین خەڵکی وامان هەیە بەڵام وەکو وترێ لە ئێستا لە هەرێمی کوردستان ئەم لینکە بە هیچ جۆرە لە نێوان حکومەت و پسپۆرانان نیە ئەوەشی کە یعنی پێویستە هەستەی بەم بەرپرسایەتە بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان و لایانی پەیوەندیدارە لەم سێکتەرەیە باشە لە ڕووی گەشتیاریەوە تا چەند نەتوانرێت سوودیەوە بگرێت بۆ نمونە بەنداوی دەربەندی خان و دووکارمان هەیە و چەند شوێنێکی ترمان هەیە کە ئەتوانێت وەکو گلدانەوەی ئاو سوودی لێوەربگرێت و لە هەمان کاتە لە ڕووی گەشتیاریشەوە بێگومان طبعا جەنابتان ئەزانن لای بەڕێستان ڕوونەکە بەنداو کاتێککە بەنداو دروستەکەین بۆ چەند هۆکارێکی سەرەکی دوو جۆر بەنداومان هەیە سینگل پرپس و مەڵتی پرپس سینگل پرپس ئەوەیە کە زیاتر بەنداو بچووکەکانە زیاتر بۆ گلدانەوە ئاو بۆ بەکارهێنانی بۆ پرۆسی کشتتوکاڵ و بەرهەمێنانی بەرومە کشتتوکاڵەکانە بەنداوە گەورەکان مەڵتی پرپسە بۆ چەندین هۆکارە بۆ دابینکردنی ئاوی پێویستە بۆ خواردنەوە بۆ پێداویستی ڕۆژانەمان بۆ بەرهەمێنانی بەرەم بۆ کشتتوکاڵەکانە بۆ بەرهەمێنانی وزەی کارەبایە بۆ ڕێگریکردنە لە لافا و کارەساتە سروشتەکان و بۆ گەشتیاریە ینی بۆ اقتصاد بۆ لانی ئابووریمان ئەگەر دیقەت بەنیسێمە بۆ نمونە دەریاچەی دوکان بۆ بە ناوچێکی گەشتیاری خەڵک لە هەموو ناوچەکانی عێراق و دەروی عێراقیش ڕووی تێکا بۆتە مای بوژانەوەی لایانی ئابووریمان ینی چەندین هەلی کاری ڕخساندووە ئێمە گەر گرنگی پێی بین بێگومان ینی لایانی ئابووریمانی بە تاواتی پێ بژێنینەوە بۆ ئێستا چاوێکی زۆر گرنگە بۆ چەندین هەلی کار با بڵێ دابین ئەکادوە لەم بارودۆخە قورسی ئێمەشکە لە هەرێمی کوردستان بەڕاستی کە لە ساڵانی پێشووتر لە 2014ەوە بۆ هێ ئەو ناکۆکی سیاسەتی لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی ناوەند ڕوویدا بەشێکی زۆری کە بژانەوەی ئابووریمان لەلایەن
ئەو هاوڵاتیانە بوو کە لە باشووری عێراق ڕویانە کردە هەرێمی کوردستان بەشی سەرەکیشیان بۆ گەشتیاری بوو بۆ ناوچە گەشتیارەکان ئەو ناوچانی کە ئاوی لێ چکە کە ئاوی لێ بوواتە ئاوەدانی بۆیە فعلەن گرنگیدان بە کەرتی ئاو گرنگیدانە بە گەشتیاری گرنگیدانە بە بژانەوەی ئابووری وڵاتمان. باش ئەو پۆندانی کە باست کرد ئەتوانرێت سوودی لێوە بگیرێت ڕاستە وەکو بەنداوێک ناتوانرێت سوودی لێوە بگیرێت بەڵام ئۆتوانرێت بۆ ناوچەی شارباژەر بۆ ناحەیەک بۆ چەند گوندێک سوودی لێوە بگیرێت بۆ گرنگی زیاتری پێناگرێت. بێگومان پۆنت گرنگیەکە لەوەدا کێمە ئەو ئاوە لە بەفیڕۆدان ئەپارێزین و ئەتوانین ینی بۆ نمونەی ساگەرێمە باسی بەنداوی دوکان و دەربەندی خام بکەین بەشێکی زۆری ئاوەکە کە گلی ئەدەینەوە بۆ کشت و کاڵ بەکارێنینەوە ئێمە ئەم پۆندانە کە دروست دەکەین ئەتوانین لەو ناوچانی کە بۆندەکانی لێ دروست دەکەین کە ئاوی باراناوی تیاکۆکەینەوە ئەم ئاوە بەکارێنینەوە بۆ بەروبوومە کشت و کاڵەکان ئەو کاتە ئاوەی کە بەکارمان هێناوە بۆ بەروبوومە کشت و کاڵەکان لە بەنداوە گەورەکان بۆمان ئەمێنێتەوە بێتە داهاتێکی گرنگی ئاوەکەمان ئەتوانین بۆ پێرپرسی تر بۆ هۆکاری تر بەکاری بێنین بۆ بەرهێنانی وزەی کارەبا بۆ بواری ئابووری بۆ بواری گەشتیاری تا ئێستا ئەوەی کە ینی هەنگاوەکان هەنگاو کۆمەڵە هەنگاوی سەرەتایی هەیە بەڵام وەکو باسمان کرد هەنگاوەکان لە ئاستی گۆڕانکاریەکانانین گۆڕانکاریەکان زۆر خێران ئەبێ زوو فریای خۆمان بکەین هەنگاوەکان هەنگاوی خاون ئەو هەنگاوانێک کە حکومەت و لانی پەیوەندیدار ناوێتی جێی دەستخۆشیە بەڵام لە هەمان کاتە هەنگاوەکان زۆر خاون ناتوانین ئێمە فرای بارودۆخی با بڵێ گۆڕانکاری کەشوهەوا بکەین بەم هەنگاوە خاوەنی ئێستا بۆی پێویستە پلانی تۆکمەتریان هەبێ پێویستە بەنداومان هەیە بۆ بەنداوی باونور لە گەرمیانە بۆیە لە 2013 دەستی پێکرد پلانیانەوە بۆ لە 2010 تاوی بکەن یعنی کاپاستێکی 29 میلیۆن مەتر سێجا ئاوە بژانەوەیکی باش بۆ ئەو ناوچانی گرمیان و ئەو ناوانە فراهەمە هێنێ بەڵام تا ئێستا 2010 بۆی 2026 ساڵ تێپەڕی و بەداخەوە تا ئێستا نزیکەی کەمتر لە سای 20 بەنداوەکە تاو بووە ئێمال کراوە چەندین بەنداوی تر هەیە کە حکومەت خستوێتی بواری جێبەجێکردنەوە بەڵام دوایی گرنگی پێ نەدراوە لەبەرەوەی کە ینی بەداخۆ ئێمە لە ساڵ 1990 دوای پرۆسی ئازادی هەرێمی کوردستان و ڕاپەڕین گرنگی بە کەرتی نەوت دراوە کەرتی ئاو ئێمال کراوە وەک ئەژوترێ ینی سەدەی 20 سەدەی نەوت بوو سەدەی 21 سەدەی ئاوە و ئەوترێ لە جەنگی داهاتوو زانایانی جیهان حتا سیاسەتمەدارە نێودەوڵەتیەکان باز دەواگن کە جەنگی داهاتوو جەنگی ئاوە لە ئێستاجە نیشانەکانی دەرکەوتووە ینی وڵاتانی سەرچاوە ئەو ئاوەی کە هەیەە وەکو کاتێکی سیاسی زۆر بەهێز دژی وڵاتانی ڕێژگە بەڵێ ینی هەر لە ماوەی پێشوە کە سەرۆکۆماری تورکیا سەردانی عێراقی کرد و بەشێک لەو بابەتانی کە باس کرابوو لەگەڵ بەرپرسانی عێراقا پرۆسی ئیدارەدانی سەرچاوە هاوبەشەکان بوو بەڵام سەرۆکۆماری تورکیا بە ئاشکرا بە بەرپرسانی عێراقی وتووە کە کۆمەڵی مەرجیان هەیە کە لە مەرجەکانەوەی کۆمپانیا تورکیەکان بێنەوە بەرهێنان بکەن و ئیدارەی پرۆژە ئاوەکانی عێراقکەن بەمەشتەکان زۆر گەورن بەڵێت ئێمە خۆمان بیر لە خۆمان بکەینەوە لە خۆمانە بیر لە هیچ نەبێ ئەو سەرچاوەیە بگرین کە بڕیدابارینە ساڵانە بێگومان بە تاکی دەگەلێمە ئیدارێکی تاوامان هەبێ هێندە لاوازیش نابین بەرامبەر بە وڵاتانی سەرچاوە کە تەنازولاتی زۆر بکەین و ئەوەی کە هەمانە تا ڕادێکی زۆر لە دەستمان بچێت زۆر سپاس بۆ تۆ مامۆستا سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس